74 ساڵ بەسەر دامەزراندنی یەکەمین کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان تێپەڕ دەبێت کا کۆمارێکی خودموختاری دیموکراتی کوردستان بوو. کۆماری کوردستان لە دوی ڕێبەندانی ساڵی 2646 کوردی بەرامەر بە 22 ساڵی 1946 زاینی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەستی حیزبی دیموکراتی کوردستان دامەزرێنرا و پێشەوا قازی محەممەد وەک سەرۆ کۆمار سوێندی یاسایی خوارد. لەو ڕۆژەدا بەڕسمی پێشەوای شەهید قازی محەممەد لە مەیدانی چوارچرا لە شاری مەهاباد پێکێنانی کۆماری کوردستانی ڕاگەیاند. ئەمە لە کاتێکدا لە حەڤەی کانونی یەکەمی ساڵی 1945 لە مەهاباد ئاڵای کوردستان هەڵکرا بوو. لا 11 شوباتی ساڵی 1946 یەکەم کابینەی وەزیران لە ڕێگەی ڕۆژنامەی کوردستانەوە بڵاو کرایەوە کە 14 وەزیر بوون و حاجی بابەشێخ سەرۆکاتی حکوومەتەکەی مەهابادی دەکرد. لە ئامانجە سەرەکیەکانی کۆماری کوردستاندا هاتبوو زمانی کوردی دەبێت بە زمانی ڕسمی خوێندن و ئیدارە و ڕاگەیاندن. هەروەها ئەنجومەنی پارێزگای کوردستان بە هەڵبژاردن و لە ڕێگەی خەڵکی ناوچەکەوە دیاری بکرێن نەک لەلایەن حکوومەتی ناوەندی تارانەوە ئەندامەکانی دابنرێت. کۆماری کوردستان لە مەهاباد لە ئامانجەکانی دادای نابوو کە بەرپرسەکان لە خەڵکی ناوچەکانی خۆیان هەڵبژێردرێن و چی دیکە لە شار و ڕەگەز و زمانە جیاوازەکانی دیکەی وڵاتەوە بەرپرسانیەکە کارگێڕیەکان بە سەر هاوڵاتیاندا نەسەپێنرێن. ڕاگەیاندنی یەکێتی و برایەتی لاگەڵ خەڵکی ئازەربایجان و ڕێخستنی یەکسانی نێوان کرێکار و بەرپرسان با یاسا دوو لا گرنگترین ئامانجەکانی کۆماری کوردستان بوون. لە حکومڕانی یان زەمانگەی خۆیدا کۆماری کوردستان کە ئەسنووری دەسەڵاتەکەی 50 کیلۆمەتر بوو شاری مەهاباد کرایە پایتەختی کۆمارەکە و سوپای کوردستان با یاسایی و نیزامی ڕێکخرا. گەرچی کۆماری کوردستان لە مەهاباد تەمەنی تەنیا 10 مانگ و 25 ڕۆژی خایاند بەڵام خزمەتێکی بەرچاوی کرد. چەند ڕۆژنامە و گۆڤارێک بە زمانی کوردی دەرچوون و خوێندن لە قوتابخانەکان بە زمانی کوردی دەستی پێکرد. زانایانی ئاینی با سەرۆکاتی پێشەوا قازی محەممەد ڕۆڵی سەرەکیان لە گەشەپێدانی کۆمارەکەدا بینی و ئاینی پیرۆزی ئیسلام بە بنەمای سەرەکی کۆمارەکە دانرا. لە سەرەتای دروستبوونیاندا یەکێتی سۆڤێتی رووسیا پشتیوانی دامەزراندنی کۆمارەکانی کوردستان و ئازەربایجانی دەکرد، بەڵام دواتر بە سەودایەکی نەوتی یەکێتی سۆڤێت پشتی کردە هەردوو کۆمار و بە هۆیشەوە محەممەد ڕەزا شا پەهلەوی پاشای و کاتی ئێران هێرشەکانی بۆ سەر و ناوشانە دەست پێ کرد و لە سەرەتادا کۆماری ئازەربایجانی داگیر کردەوە. کاتێکیش سوپای ئێران گەشتا کۆماری کوردستان لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان و نەڕژانی خوێنی دانیشتوانی کوردستان قازی محەممەد بڕیاری دا شاری مەهاباد جێنەهێڵێت و خۆی ڕادەستی سوپای شاهنشاهی ئێران بکات. قازی محەممەد بە کاربەدەستان و خزم و دۆستانی ڕاگەیاند ئەگەر بێت و هەڵبێت ئێران شاری مەهاباد خەڵتانی خوێن دەکات، بەڵام بە شەهیدکردنی ئەو واز لە خەڵک دەهێنێت. دوای دەستگیرکردنیان و لە پاش دادگایەکی ڕواڵەتیانی ستەمکارانی سوپایی سزای لە سێدارەدان بە سەر پێشەوا قازی محەممەد و سەیفی قازی و سەدری قازیدا سەپێنرا. سەرنجام لە پاش 329 ڕۆژ کۆماری کوردستان جوانەمەرگ کرا و ڕۆژی سیوێکی ئازاری 1947 لە مەیدانی چوارچرا پێشەوا و براکەی و ئامۆزاکەی لە سێدارە دران و کۆتایی با یەکەمین کۆماری کوردی هات. لەو دەمەوە تا ئێستاش دەیان نمونەی هاوشێوەی بەکارهێنانی کورد لەلایەن زلهێزان و دواتر پشتبەردانیان تۆمار کراوە. بۆ هۆیشەوە لە پاڵ ناوکۆکی و ناتەبایی ناوخۆیی نەبوونی پشتیوانێکی سەرڕاستانی نێودەوڵەتی و زلهێزان کوردی لە بەدیهێنانی خەونی بەدەوڵەت بوون بێبەش کردووە.